بەخچەلی وەڵامی بارزانیە داتەوە ئەڵێ تا مردن گورگەبۆرەکەم و پەیامەکانی ئۆجەلانیش بەعقولن. دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی بزوتنەوەی نەتەوەپەرستی تورکیا مەهابە لە وەڵامێکی تند بۆ مەسعود بارزانی و بارەگەکەی جەختی کردەوە کاو شانازی بە ناسنامەی خۆیەوە کاو ڕایگەیان من هەر گورگە بۆرەکەم و تاو کاتەی کۆچی دوای یەکەمەروە ئامێنمەوە. لە میانی مەڕاستیمێکی پارتەکەیدا باخچەلی بابێ ناوێنانی ڕاستەوخۆ ئاماژەی با سەردانەکەی بارزانی بۆ شیرناخ بەیان نامەی بارەگاکەی کرد با ئیستیفزازی جزیری ناوی برد. بەڵام جەختی کردەوە کاو جۆرە لێدوان و ناڕزایەتیانە ڕێگری لە ئەنگاوی ئەو ناکەن بۆ پرۆسەی ئاشتی و گوێ بە دەنگی ناڕزایی نادەن. لەلایەکی دیکەوە باخچەلی هەڵوێستێکی هێرێنی بەرامبەر بە عەبدوڵڵا ئۆجەلان نیشاندا. پەیامەکانی ئیمراڵی بە پەیامی زۆر معقول و تایبەت و لە جێگەی خۆیدا وەسف کرد. ئەوە ئاماژەی بۆ دا کە شێواندنی پرۆسەکە سوود بە هیچ لایەک ناگەێنێ و ئامانجی سەرەکییان تورکیایەکی بێتیرۆرە. سەرۆکی مەهاپە لە کۆتایی پەیامەکەی بە ئومێدەوە باسی لە داهاتوو کردووتی با حەسرەت و سۆزەوە خوشک و براکوردەکانمان لە باوەشەگری. پێشبینی کرد کا باڵندەی ئاشتی بەم زوانە باڵی دووەمی بەدەست هێنێ و ئەفڕێ. ئامەش وەک ئاماژەیەک بۆ سەرکەوتنی پرۆسەی گفتوگۆکان.